ئێمە وەک فەرمانبەرانی پترۆ دۆلار کە عەقدەکانمان لە 2015 هەڵوەشاوەتەوە تا ئێستا حکوومەتی چی بۆ ئێمە نەکردووە بە تایبەت محافظ. ئێمە پێشان تقریبان عینەوە 5 ساڵ بۆ 6 ساڵە چی ئێمە لە ماڵەوە دانیشتووینە. پێشان هەموو تەخسیسێکە بوو، هەموو مانگێ لە کاتی خۆی بڵێن بودجەکەی خۆمان پێمان ئەدرا. پارەکەی ئێستا پارەی پترۆ دۆلار کەس نازانێت بۆ چۆ ئەچێت، نە خزمەتی شار نە خزمەتی کەسەکرێ پێی ئەیکوا بۆ دابەشی ناکەنە سەر ئەم فەرمانبەرانە بۆ نامانگەڕێنەوە سەر فەرمانبەرەکان ئێستا هەمویان پێویستیان پێمانە. ئێمە لە کاتی خۆی ئەو ئیشێکە ئێمەمان کرد بەڕاستی یعنی فەرمانبەری ئەوانەی کە لەسەر میلاکی دایم بوون ئەویانیان ناکرد بوومە. هەموو ئیشەکان لەسەر ئەستۆی ئێمە بوو. متمانە حکوومەت نییە بەدەرکرێنەر تعلیقەکانیان کرد. متە 6 مانگ بە بەلاش داوامان کرد بەس دوایی دایانەوە پێمان. بەس لە 2015 تعلیقیان کردووە نامانگەڕێنەوە نە ئەڵێن وینە دەرچن یەکداری. ئەمە چوارەمین جارە خۆپیشاندام بکەین کەس بۆ جوابمان ناداتەوە. مەدای مافی خۆمەکەم. من عقد بووم 4 ساڵ خزمەتم هەیە لە دائیرەکەم، دوایەوە دەرکرام بەبێ هیچ هۆیەک. ئێستا ئەوانەی واستانێ زۆری گەڕاونەتەوە، من هیچ واستەیەکم نییە، هەتای سەهەر لە ماڵەوە دانیشتوومە. دائیرەکەی خۆم تقریب 20 پترۆ دۆلارە بووین. اینجا ئێستا دەرکراوین نازانین هۆیەکەی چییە. خزمەت 4 ساڵی ڕێکمان هەبوو. هیچمان نەماوە. ئاخیری کە پێشەوەی دەرکرین بە هەنێکمان مابوو بەس دوای گشتی بە پێی کات بۆمان سەرف کرایەوە. بەڵێ ئێمە ئەوە بۆ جاری سێهەمە یان بۆ چوارەمە باڵێن گربوونەوە ڕێک دەخین بۆ ئەم گروپە کە پێیان دەڵێن پترۆ دۆلار. ئەم گروپە تاوان گروپێکی ستەم لێکراون کاتی خۆی کە دکتۆر نزبەدین با بڵێن پارێزگای پێشوو خەڵکی دامەزران بە عەقدی پترۆ دۆلار با بڵێن کە حکوومەتی تازە هات و گۆڕا و ئەم پارێزگایە گۆڕا ئەمانیان هەمووی دەرکرد لە دایرەکان. ئەمانە خزمەتی ئەم کەرکووکەیان کردووە، خزمەتی دایرەکانیان کردووە. ماوەیەکی باش لە دایرەکان چەندین هەیانە 4 ساڵ هەیانە 5 ساڵ هەیانە 6 ساڵ خزمەتیان کردووە. بەڵام بەبێ هیچ عەقدێ بەبێ هیچ گرێبەسێ بەبێ هیچ قسەیەک ئەمانیان دەرکردووە.